سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە بەڕێوەبەری قوتابخانەکانی سلێمانی دژی پێنەدانی موچەی مامۆستایان خۆپشاندانیان ئەنجامدا لە هۆشداریەکانیشیاندا بۆ وەزارەتی پەروەردە ڕایانگەیان ئەگەر موچەیان لە وادەی خۆیدا پێنەدرێت و پاشەکەوتەکانیان بۆ نەگەڕێندرێتەوە ئامادە نین دەست بکەن بە ئەنجامدانی تاقیکردنەوەکان. دابەشکردنی موچە بە زووترین کات، پێدانی 2 موچە تاوەکو ڕێکەوتی دەستپێکردنی تاقیکردنەوەکان کە دەگاتە 1/6/2020 بە دابەشکردنی موچە بە 30 ڕۆژجارێک وەک حکومەت بەڵێنی دابوو پەروەردە بخرێتە یەکەم ڕیزبەند لە دابەشکردنی موچەدا، کردنەوەی ژمارەی بانکی بۆ هەموو مامۆستایان و فەرمانبەران، دیاریکردنی هەموو پاشەکەوتەکانیان لەو ژمارە حسابیەدا، توانای بەکارهێنانی ئەو پارەیە بۆ خزمەتگوزارەکانی حکومەت. لە کاتی جێبەجێ نەکردنی ئەم داواکاریاندا هەڵوێستی تونمان دەبێت لە دوای ئەم هەفتەیە ڕێکاری مەدەنیانەی فراوانتر دەگرینە بەر و لە ئەنجامی وەڵام نەدانەوەی داواکاریەکانمان تاوەکو پێش ڕێکەوتی 1/6/2020 ئەوە بڕیاری هەڵپەساردنی هەموو کارە پەروەردەکان دەدەین کە لە نێوانیاندا جێبەجێ نەکردنی سەرجەم پرۆسەکانی تاقیکردنەوەکان. مامۆستا ماوەیەکە ماوەی چەند ساڵێکە بەداخەوە لە هەرێمی کوردستان شکۆی نەماوە بە تایبەتی لەو کاتانەوەی کە هاتوونەتە سەر شەقامەکان و داوای مافی خۆیانەکەن لە لای خەڵک بە چاوێکی ترەوە سەیرەکردن. ئێستا داوای ئەوەکەین کە شکۆ بۆ مامۆستایان بگەڕێتەوە. خۆی هاتوونەتە سەرجادە حکوومەت جوابمان باتەوە. ئێمەش پرسیار ئەکەین لە ڕێگەی شەقامەوە پرسیار ئەکەین کە حکوومەت داواکاریەکانمان جێبەجێ بکە و جوابێکمان باتەوە. لە قەزای چەمچەماڵیش دژی دواکەوتنی موچە و بێباکی حکومەت بەرامبەر داواکاریەکانیان بەڕێوەبەری قوتابخانەکان و مامۆستایان هەڵوێستیان وەرگرت، جەختیشیان لەوە کردەوە پێویستە هەیبەت و شکۆی شکاوی مامۆستایان بگەڕێتەوە کە ساڵانێکە بێڕێزی بەرامبەریان دەکرێت و مافەکانیان پێشێل دەکرێت. ئایندەدا پێتان ڕادەگەێنین پلانی ترمان دەبێ، پلانی تری هاتنە سەر شەقامان دەبێ و بەشێک لە مامۆستایان و بەڕێوەبەران ڕای دەگەێنن کە ئەو ئاگادارکردنەوەی ئەو ڕێنمانەی کە بۆ کاتی تاقیکردنەوەکانی 1/6 نێردراوەتە خوارەوە مامۆستایان و بەڕێوەبەران ئامادەی هۆڵەکانی تاقیکردنەوە نابن، بایکۆتی سەرجەم تاقیکردنەوەکانی ساڵی خوێندنی 2019 بۆ 2020 دەکەین. بۆیە ئێمە لێرەوە ڕای دەگەێنین داوا لە خەمخۆران دەکەین بۆ ئەوەی خوێندنی ساڵێکی مناڵ و خوێنکارەکانمان نەفەوتێ بە دەنگ داواکاریەکانمانەوە بێن بۆ ئەوەی بتوانین پرۆسەی تاقیکردنەوەکان بە شێوەیەکی سەرکەوتوانە بەڕێوە بچێ و ئێمە وەکو مامۆستایانی سنووری پەروەردەی چەمچەماڵ ئەمڕۆ گردبوونەیەکمان ئەنجام داوە بۆ ئەوەی کە داوا لە حکوومەت بکەین داوای سەرەتاییترین مافی بژێوی ژیانمان بکەین، ێژە قوت و موچە و بژێویمانە بەڕاستیەکەی لە ناوەڕاستی مانگی 5 و بەرەو مانگی 6 ئەڕۆین هێشتا موچەی مانگی 1 نەدراوە. بەڕاستیەکەی ئەمە لە هیچ شوێنێکی سەرگۆی ئەم زەویە جێی نابێتەوە. ئێمە وامان لێ هاتووە بەڕاستیەکەی نەک هەر موچە خۆرانی ئەم دەڤەرە بەڵکو هەموو موچە خۆرانی هەرێمی کوردستان خەریکەوەمان لێبێ داوا بکەین بڵێنمانکەنەوە سەر بەها. بەڕاستیەکەی بژێوی ژیان بەم شێوازە ناڕات. ئێمە هاتوین ئەو پەیامە بەگوێی دەسەڵاتە بدەین کە بەخەبەر بێتەوە. مامۆستایان و بەڕێوەبەری قوتابخانەکان لە سنووری پارێزگای سلێمانی هۆشداری دەدەن کە تا 1/6 بڕیاری هەڵپەساردنی سەرجەم چالاکیە پەروەردەیەکان دەدەن لە نێوانیاندا ڕاگررتنی سەرجەم تاقیکردنەوەکان، چونکە ژیانی مامۆستایان لە دۆخێکی خراپدایە. ڕەمیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.